سڵاو عەرز دەکەم لە خزمەت بینەران ئەزیز و خۆشەویست دووبارە هاتینۆ بۆ میوانیتان بەخێراتن بۆ بەرنامەی پێگەی ژنان بەرنامەی خۆتان ئەمڕۆژ میوانێکی خۆشەویستمانەیە خانمی نەرگەسی پویا تەسهیبکار و نگارگەر بەخێراتن سەر و سەر چاومان سڵاو عەرز دەکەم خزمەت ئێوە و بینەرەکان ئەزیز و خۆشەویستان و هونەردوست. زۆر سپاس بەخێراتن یەخوا نەرگسیان لێوە دەست بکەین تەمەنە چەندێک و لە دایک بووی کوێی؟ من متولدی سالی 63 لە شارستان قوروەی کورسان و هونەرم لە ساڵی تقریبا 83 شروعم کرد هونەری تەزهیب. وە چۆن بوو بگەڕێنە بۆ ئەوەی کە ئەوەڵ جارێکە هەست کرد حەز بەم شتاکە یعنی هەستێکە هەڵقوڵا لە ناو دڵتا کەی بوو؟ منم لە منالی فرە کارتەراحی و چتمە کرد فرە حەزم بە هونەر ئەکرد هونەری تەراحی و خوشنویسی فرە کارمە کرد وەلی جەستە گوریختە و چت نەبوو ئاکادمیک نەبوو ڕشتەی تەحسیلی میش بەداخەوە هونەر نەبوو وەلی چۆن فرە عەلاقەم بوو ئانیکە دانشگا قبول بووم لەلایە شروعم کرد. چ ڕشتەیە قبول بووی؟ کارشناسی ئامار. ڕشتم ڕاضی بوو دوور لە هونەر بوو. ئەرێ ئەسڵان ڕفتێکی نە وەلی شروعم کرد چون ئەم ئستێدادە لە خۆم ئەبینم و ئەو ئانیشە فرە لە شوونیا بووم وەلی چۆن لە شارستان بووچک کە هەروازانن فرە ئەمکانات نییە مەفرە گەریم شۆن ئوستادێک خاص کە خانمیک فرە هونەرمەند و بائستێداد معرفیان کرد بە من خانمی مەریەمی عەزیزی ئەوەلین ئوستادی تەزهیبی بەنا کە فرە مەدیون ئەو خانم هەم شروعم کرد تەزهیب مقدماتی لەگەڵ خانم عەزیزی و دوای ئەوە کە دەرس و چتم تواو بوو هەر خۆم ئەدامەمدا کارەکان ئەنجامەدا تابلووەکانم تواوە کرد وەلی بە سورەت حرفەیی و چت نەبوو کە مەسەڵەن منبەی دەرامەدم بە وەری فرە حەزمە کرد. سوالێکتان ئەوەڵجار لە تەسی بۆ دەست پێ کرد دوای بە ڕۆژتە بەرۆ سەبارەت بە کارەکانی تەسیب و زیاتر قسەمان بۆ بکە بینەرەکانمان پیان خۆشە کە بزانن تەسیب چۆنە ڕیشەتەن ئەگەڕێتەوە بۆ کوێ و نگارگەری و ئەمانە جارێ لەسەر تەسیب قسە بکەن. تەسیب هونەری کە فرە قەدیمی کە متاسفانە ناو شارستان گەل بووچێک فرە ناشەناختەس هەتا لە ئوستان خۆمانیش فرە ناشەناختەس و فرە ئەرژوغوربی نییە حەقیقەتەن هەڵەگەرێ بە زەمانگەل فرە قەدیم لە دۆرەی ساسانیە ناو ئێرانە پەیا بووە تەقریبەن وەلی پێشرەفتگەلتەری لە دۆرەگەل سەفەویە تەیموری قاجار ئەوجی هونەری تەزهیب پێشرەفتی بووە کە لەبارە ئەوەسە خۆی کەلەمەی تەزهیب لە زەهەب لە تەلا تێدەوە کە ئەسلی مەتریال کارەکەمان تەلا و لاجەوەردا ئیستفادەکەین نقوش خەتایی و ئیسلیمی ئەمانە چیتکەریگە کە مربوط کار ئێمەس پس ئەبێ من ئەو جۆرێکە هەستم کرد ئەبێ شارەزابی بە خۆشنویسیە بە ئەنواعی خوتوتە هەرو جۆرێکە وتان ئەسلی مشتە پس بەر لەوەی کە تەسهیب فێر بن ئەبێ خۆشنویسی فێر بن نە هەر حتمەن نابێ کەسی لازمەی نیە حتممە کەسی کە تەزهیب کارەکە خۆشنویسی بزانێ یا خۆی خۆشنویس بێت وەلی خۆ ئاشنایی لەگەڵ ئەوەیشە بێت خراو نییە ئەما هونەری تەزهیب خۆی هونەری مستەقلە لە خەمەت جاوەجارێک لە خەمەت خۆشنەویسی هەست چون لە چەندین قەرن لەمەوبەر لە خەمەت خۆشنویسی و قورئان نوویسی و شاهنامە نگاری و چێت بووە بەخاتر کتابارایی جلی کتێبەکان قورئانی یا سەفەگەل ئەوەل قورئان و چێت تەزئینیانە کرد دروستە لەوە قسەکەتانە هونەرە مەزهەبیە تەزهیب تقریبا بەلەوە کە ئیسلام وارد ئێران بێت ناو کتێبگەڵ مەسەلەن لە دۆران مانی نەقاش بووە
بووە ئەم خطوط و ئەم نەقش و نقوش بووە وەلی پێشرەفتی دوای ئیسلام بووە ورودی ئیسلام ینی ئەگە بگەڕن و ڕیشەتەن مانەویەکانەوە جاری سوادەیان کردووە تقریبن ئەگەرێت بە زەمان ساسانی دروستە ئەو نقوشە هەست لەبان سوفاڵ و چێت لەبان دیوارنەگارەکان هەسی وەلی بەخاتر ورود ئیسلام ئەمە گۆڕاوە بە هوەری تەزئینی قورئان لە خزمەتی قورئان و کتێوگەل مەذهبی بووە وەلی ئایسا پێشرەفتی فرەخاستری کردووە بە مرۆر زەمان هوەری مستەقل بووە کە مەسەلەن منی تەسیبکار جیای لە خوشنویسیەتانم تابلووەگان خۆم مستەقل دروست بکەم و بە عەرزی هوەر بنمایش بێت ئیشەڵڵا هەر خۆش بن بۆ ئێمە و بنەماڵەکەشتان نەرگسیان ئەوەڵ جارێکە هەستت کرد کە تۆ بێم کارە ئەنجام بی و ئەنجامەدا بنەماڵەکەت ئایا هاتن بەرەو پیریت بەڵێ من تەشویق ئەوەلیم لە سەمتی خانوادەم بوو کە وتیان چون تەراحی و شتت خاسە شۆنی ئەم هوەرگەلایەتانی بچی من گەڕیام کە بزانم چۆنە تەحقیقم کرد کە بزانم ئەم هوەرە چۆن لە ئەوەڵ و ئەسڵ نەمەزانی چەس و ئاشنای ئەوەلیم کە تەک خانم ئەزیزی بوو ئەوە فێرمیان کرد مقدماتی و دوای ئەوە دانشگا کوردستان کە دەرسمە خوون دانیشتوو بووم لە خەمەت ئوستاد مامۆستا بەهرامی میهرەبان کوردستانی بووم افتخارەوەمە بوو چەند دوو ترمی تقریبن لە خەمەت ئوستاد میهرەبان بووم و ڕێزێک فرەتر لەم کارە پیشرەفتم کرد دوای ئەوە بەخاتر نەقلمەکان بە تاران من لەو جێکە ئیمکانات خۆ فرەترە تەبیعەتەن ئیمکانات لە پایتەخت بوو ئەم هوەرە و هەر هوەرێکتر فرەترە دەستڕەسی بە وەسایل فرەترە دەسترسی بە ئوستادگەل خاستر فرەترە من وا تێگەیشتم لەبەر تەزهیب و عشق بە تەزهیب و نەگارگەری تۆ جغرافیا و محلی زندگی تاغیردا درستە من هەدەف ئەوەلیەمەوە بوو نەقلمەکان بوو تاران خاطر ئەوە بوو کە بتانم ناو ئەو کلاسگەل و ئەساسی ئەوە بوو کە فرەتر بتانم ناو نمایشگاگەل شرکت کەم کار بیوینم کار خۆم بتانە بە ئیجرات دابنم و موزەگەل فرە کومەکی کرد بە من دیدار لە موزەگەل کارگان قەدیمی تەزهیب و نیگارگەری و دەورێکیش لە کوردستان لە خەمەت ئای زوبەیری سەعیدی کە مامۆستای فرە بەڕێزی نیگارگەریە کە لە کوردستان تقریبن ئەوەل کەسی کە کاری نیگارگەری جیا ئەنجامات و تەحسیلاتی ئاکادمیکی ئەم ڕشتەی هەست دەورێک من و هاوکلاسیەکانم لە خەمەت سەیدی بووین و فرە چتکەل خاسیک فێر بووم لەیان لە تقریبن لە 2 ساڵەم و بەر بوو کە نمایشگای گروهی دامانیات لەگەڵای سەیدی و هاوکلاسەکانمە ئەوەلی نەمایشگامان بوو بە ناوی مەشقی ناو و کارەکانم لە ئەو نەمایشگەدام نییە دوای ئەوە لە تارانیش دوودانە سێدانە نەمایشگا گروهیم شرکت کرد ئەنوانی نمایشگاکان چی بوو؟ هەر تەزهیب و نەگارگەری تەزهیب و لە کوردستان تەزهیب و نیگارگەری بوو وەلی لە تاران کە شرکەتم کرد فقط کارەکان تەزهیبم شرکتدا و فرە بەعیس ئەنگیزە بوو من خصوصەن کە لە هەرفەی من دەرامەتزایی فرە سەختە خصوصەن بۆ خانمەکان فرە سەختە حمایەتەکەم ئەوە بوو گەرەکەم بۆ بپرسم کە ئایا تۆ ئەتوانی لە هوەرەکەت دەرامەتت بێ زۆر کەس لە هوەرمەندانمان ئەناڵن ئێژین کە ئێمە عشق بە هوەر لە وجودمان هەڵقوڵاوە ڕیشەی چەقاندووە بەڵام ناتوانین کە دەرامەتمان لێ بێ و ئەو لەززەتە چەند سەد بەرابەر بێتەوە هەرواسە مشکل تەزهیب مەسەڵەن هوەری کە من دووماڵم کردووە ئەمەسە کە ئەوەلەن وەسایلەکانی فرە گرانە لە هەر دۆرێک ئایسەیشە خۆ
مزاعف بووە فرە لە هونەرجوگەل ئێمە مەخۆم تەدریس میشە کرد سەختیان ئەوەسە کە ناتانن وەسیلە تەهیەکەن چۆن لە مەسەڵەن لە کورسان لە قووروا کەمە کارمە کرد ئەوە لە وەسایل ئەسەن پێیان ناوێ چۆن وەسایلی گرانە فرە پێیان ناوێ جا دەسترسیان نییە گشتیان بەتاران وەلی ئەستێ دادگەل فرە خاسمان هەست بوو کەنیشکەکانمان هەنی متاسفانە ئەم حمایەتە ناوێت ومن فرە حەزەکەم کە ڕێزەی حمایەت دەوڵەتی بوێت لەم هونەرە کە دوور نەکەفین لەم کارە چون منی نوعی شغلم ئەمەسە محلی دەرامەدەم ئەمەسا کە من مەسەڵەن لە دۆرێکە سفارشم ئەگرت کاری سفارشی بوو خوشنەویستکەڵ ئەنجامم ئەدا کاری تەزهیب بۆ یانە ئەنجامم ئەدا وەلی ئەمە چۆن مەقتەئیە هونەرمەند ئازیەتەوێ لەبارەی مشکلات اقتصادی ئەگەر حمایەتی مەسەڵەن خانەوادەیشی نەبێت فرە سەخترە بووی دروستە بیمەی هونەرمەندانت نییە؟ ینی هێشتا بۆ هونەرمەندانی تەسیبکار نەقاش بیمەی هونەرمەندان نییە؟ گەرەکم و بپرسم کە گەورەترین پاڵپشتی ژیانت کێیە؟ نازانم بێژم ئەوەل ئابرام دوایەوە باوکو دایکم یا ئەوەل باوکو دایکم هەرسێکیان نەتوانی لەلای یەکۆدا بە یەک ئەناز ئەوە واقعەن گەورەترین حمایەت کۆنەندی من بوون لە زیندگی کە من هونەر بتانم ئەدامە بم چون واقعان لە دەورەگەلێک ئەوەنە سەخت ئەبوو بووم ئەدامەدانی کە مەجبورەوەم قەتیکەم کار نەکەم مەسەڵەن لە ساڵێکە کار نەکەم لە چەند مانگە کار نەکەم یا حتا شغلە وەسکەم تەدریسم ئەکرد یا شغلگەل ئازادتر ئیمتحانم کرد وەلی عشقی بە هونەرەکەم نەیهێشت کە نەمەتانی دوور بکەفەم لێ دوارە هەڵگەریان بە کارەگەی هونەری وەلی خوایشم ئەوەسە کە مەخسوسەن لەبارەی خانمەکان هونەرمەند تەسیبکار ڕێزەی حمایەت فرەتر بێت کە بتانن بە ئارامش خاتر کەسگەلیت کە متەئەهلن ئەشێ ئەوەل لە ماڵ لە تەرەف هاوسەریان مناڵەکانیان ئەو ئارامشە سکوتە ڕشتەی ئێمە فرە نیازی بە تەمەرکوز هەست ئارامش وە سکوتی هەست بە نەزەرت نەخشی دایکبوون منافاتیە لەگەڵ ئەم کارەیە ینی ئەگەر کە تو دایک بایەتی ئەیتوانی کە بڕێ ئەنەرژی لێ بسەنێتەوە بۆ هونەرەکەت تەبیعەتەن ئەنەرژی لە جسمت ئەسێنێ وەلی هیچ وەقت ناتانێ ڕۆحیەی تۆ ئاواز کات بۆ هونەرت من خۆم ئەم تەجروبەم نەبووە وەلی ڕەفیق و هاوکارم هەست کە هەم دایکن هەم هونەرمەندن هەم هەتا شاغڵن و ئیدامە ئان فرەیش بان تەربیەتی مناڵەکانیان تەئسیری بووە فرەیش منافاتی نەوە وەلی خۆ هەست سەختی هەست تەبیعەتەن فرە سەختی هەست کە تۆ هەم هۆش مناڵەکەت بێ تەربیەتی بێ تایمت فرەتر ئەشێ بوو مناڵەکەت داینی و ئەم هونەریشە خۆی زەمانی خاصی خۆی گەرەکە ئەشێ ئانیکە کارەکەی مزاحمەتی سەر و سای نەبێ ئارام بێت ئەشێ ئەمانە گشکی خۆ تەنیای ناتانێ ئەو خانمە ئەسڵەن تەنیای ناتان ئەمانە گشکی خۆی مدیریەت کە حتمما ئەشێ هاوڕێی خاسیکی بێت درستە عزیزەکەم سپاس بۆ قسەکانت ئەمە ئەو پرسیارە لێ بکەم تۆ وەختە بە دوورە ڕوانی خانمهای تەستیبکارنە هۆنەرمەندە بە نەزەرت وەختە بە دوورە ئەڕوانی سایری شغڵەکان بەستەرێکی مۆناسب لە جامای ئێمە بۆ خانمهای شاغڵ ئایا فەراهەمە؟ بە نەزر من ئەو جوورە کە لیاقەتیان بێنە متاسفانە ئەو جوورە کە ئەشێ حمایەت بن لە هەر لەحاز لە لەحاز قانونی لە لەحاز اقتصادی لە لەحاز خانەوادە هەتا شروع بێ لە لەحاز چۆن بێژم دەوڵەت چۆن حمایەتیان بکات چون من ئەژم ناو شغلی تریش بووگەم لە هۆنەریش نەبووگە و ئەسڵەن ئەو هەمکە زەحمەتی کە ئەکیشی جسمت ڕۆحت فرە ئەزیەتەوێ
جواوی نایری ئەو جوورە کە حەقتە ناجوواو نایری تاسەفان. نەرگسیان ئەوەی کە لە ئیجتماع ئێمە شەرایەت ئەو جۆرەکە باید و شایەدە نییە بە نەزەرت ئەمە چەنێ هەڵەگەڕێتەوە بۆ ژنەکان خۆمان؟ وڵا سریک ئەوێت مەسەڵەن بێژی هونەرمەند خۆی بەهانە بگرێ کە بێژێ ئەرێ سەختە و ئەنجامی نامهارەوە کە وتم مەسەڵەی سەبووری و تەحمڵی سەختی ئەگەل کارەکان وەلی فرەتەری بزانن هەر هونەرمەندێک من مەسەڵەن کار کشوەرگەل ترێک دیگە چۆن بە هونەرمەند ئەرج و قوربدانن دیگمە ئەمە فرە تەفاوەتی هەست فرەیش ئەنگیزە ئات بە خانم هونەرمەند یا هاتە ئاغای هونەرمەند هیچ فەرقی نییە ئەمە کە من ناو کشوەرێک هاتمە دنیا و زیندگیم کردەوە هونەرمەند بۆگەم کە مەهدی هونەرە لە هەر ڕشتێک ئێوە هونەر دەرنەزەر بگرن بهترینی هاناو ئێرانە بهترینی واقعاً و کشوەرگەلتر واقعاً بەخاتر ئەمە هەمیشە هانەشون هونەرمەند گەل ئێمە کە ئستفادە بکەن لەیان و حتا سفارشبان بوویان یا کارەکانیان بسێنن. سریکی مربوط بەوەسە کە حمایەت بکرگێ بوو و احترام بنن بۆ هونەرمەند کە ئەنگیزەی بچی دەبان وەلی خۆ من خۆم فرە مانع بوو سەر ڕێگەمە فرە سەختیم کێشە حتا تۆ ناتانی بێژی کە مەسەڵەن ئەم مانگە من کاملەن حاڵم خاسە و مودم فرە عالیە و دانیشم دانی کار ئەنجام بم ئەسڵەن ناوێ بۆ جۆرە فکرکەی کە بێژی هیچ مشکلێک پێش نایە هیچ لە مۆحیت و فشار عەسەبی هەتا بوو من نییە من دانیشم فقط کارەکەم بکەم تۆ لە جەریانی زیندگی تا ئەشێ هونەری ئدامە بەی و حتا ممکنە لە عانی گریان خەریکی کارەکەت ئەنجام ئای فشاری زیندگی هەست فشاری اقتصادی هەست عەسەبی هەست گشتی بوو گشمان هەست وەلی ئەو شتەکە تۆ بەبەرەوە هدایەتەکات عشق بە هونەرتە کە بەنەزەر خۆم من ناوێ ناومید بێ من ئەسڵەن ئەوەمە قبول نییە کە بێژم مەسەڵەن ئەرێ ئایسا وەسایلم گرانە شاید سریگی ناتانم تەحیەکەم یا مەسەڵەن ڕێگەم فرە دوورە بە کلاسەکانم ئەرێ ساختە وەلی ئایسا بەخاتر کومەکی فەزای مەجازی بەنەزەر من فرە بۆ شەخصی من فرە کومەک بووە کە ئەگەر ناتانم ئەگەر دەسەڵسیم نییە ئەوە فرە کومەکی کرد بە من نازانم ناتانم هیچ بەهانەی بێرم کە بێژم من ئەشێ ئەمە کامل قەتکەم درستە ئەمە وارد دەورەی مۆدرنیتە بوون فەزای مەجازی هەیە فەزای ئەسری دیجیتالە ئەسری ماشینەوە ئەمە بە نەزەر منیش لەگەڵتان موافقم ئەتوانین کۆمەک کونەندە بێ نەرگسگیان هەرە تابلۆیەک و چەنێ توولەکێشە لە تەزهیبە بەستگی هەستێریکی من بۆ خۆم مەسەڵەن خەریکەم ئەنجامە بەستێکی بە سایز کارەکەمان هەست حەجمی کارەکەمان هەست مەسەڵەن تابلۆیەکی 50/7 تابلۆگان ئێمە کە فرێشی یعنی بچکترینی 35/50 کە ئەچێت بەرەوبان تابلۆیەک هەست مەسەڵەن من 3 مانگ خەریکی بووم تابلۆیەک هەست ساڵی تولیکیشە ئەگەر سفارش بگیری مەسەڵەن بێژن حتمەن ئەشێ ناو مانگی گەت تواویکەی ئەشێ ناو ڕۆژەکە مەسەڵەن 10 ساعتیش بانی کارکەی بەستگی هەست بم یا گەرەکتە نمایشگادانی ئەشە فرەتر کار بکەی وەلی چون ئەمە ارتباط مستەقیمی هەست بە ئەوە بە چاوت خەستێکی جسمیشی فرەست چون تۆ ئەشە ساعت هابان میزەکە دانیشی و ملت ئەیشێ دەست ئەیشێ چاوت شەکەتەوێت ئەستەراحەت ئەشێ بکەیت لە بینیە یا گەرەکتە کاغەزەکان ئامادە بکەیت ئەوە شاید گەرەکی بێت چەند ڕۆژ وشک بێت ئەمانە زەمان تاعین نەکات
ناتوانم بێژم کە مەسەڵەن حتمما 5 مانگ ئەشێ کارەکە توول بکێشم میانگینەکەی بیری کەمتەر لە 2 مانگ 3 مانگ نییە. درستە. نەرگسیان زۆرتر مۆزوعەکانە سەبارەت بە چی انتخابەکەی تەرحێ لە پێشتیان شدەیە مشتری پێدەژێ یا خۆت بە دڵ خۆت کارەکەی؟ ئەمانە بەستگی هەست بە شەرایط کارەکە. سیرێک هەست تابلووەکان هێنەی خۆمە شەخصی خۆمە بوو نمایشگا ئینفرادیە گروهی دانم کە مۆزوعەکەی خۆم انتخاب بکەم سەبکی کارەکە خۆم انتخاب بکەم. سەبکێ خاستەیە بزانن دەست هەر کەس تقریبەن فەرقەکە کە وەلی چەند دانا شتێک عومدەمان هەست لە تەزهیبە مەخسووسن کە مەسەلەن شەمسە گەرەکمە کارکەم یا تورنج گەرەکمە کارکەم یا حاڵەتی بێژم سەفا ئارایی گەرەکمە کارکەم ئەمانە بە انتخابی خۆمانە. انتخاب ڕەنگ بە انتخابی خۆمان وە لە پایە ئوسول و انتخاب ڕەنگەل تەزهیبە وەلی ئانی کە بوو سفارش خەریکین کارەکەین چ بوو خۆشنویسی چ بوو تەزهیب ئەوان سەلیقەیانیش مهمە. ئەشێ من بپرسم کە مەسەڵەن نەزەریان چس وەلی خۆم فرەتر خاستر تەشخیصام کە بوو ئەو فەزاکە کە مەسەڵەن خەتات نووسیگە یا بوو تەزهیبەکە چە حەزەکەن پێ چە نۆعێک حەزەکەن پێ ئەوان وەلی من تەشخیص فرەتر خۆم کەسی کە خۆی کارەکە تەشخیصات کە مەسەڵەن سریکەیژن من ئەو ڕەنگە حەزەکەم وەلی ناو تەرکیبی کارەکە من نەزانم کە ئەوە زەریفتەر نایە بۆیان تۆزیح ئام یا بوو خۆشنەویست یا بوو کەسی کە سفارش ئات تۆزی هام کە ئامانە ئاوا خاسترە نەزەر ئێوەش مەسەڵەن محتەرەمە سعی یەکەم کە نزیک بە نەزەر ئێوە بێت وەلی بوو کارەکان خۆم بوو نەمایشگاکان خۆم ئەتانی سەبک تاینکەی سەبکی مەسەڵەن دۆرەی تەیموری مەسەڵەن گەرەکمە کارکەم ئەشە حتمما ئوسول ئەوانە ڕعایەتکەم سەبکی دۆرەی سەلجوقی دۆرەی قاجار مەکتەبی شیراز مەسەڵەن گەرەکمە کار ئەو مەکتەبانە زۆر بنەزەری من سەختە وەختی مطالعی ئەوەڵە وەختی کە ئاکادمیک ئێخوێنیانی مطالعی لەسەرەکەی مەکتەبی شیراز مەکتەبی هەرات و ئەنواعی تری مەکتەبەکان جۆر هەیە حتا من فکرەکەمەوە لە سەبکەکان مەسەڵەن ناتۆرالیزم ڕئالیسم سوورئالیسم یا کوبیسم شتە یعنی ئەتوانێت بەقەیەوە پیچیدگی بێوە جیاکردنەوەی ئەم مەکتەبانە لە یەک تۆزێک سەخت دروستە ڕێزەی سەختە مەخسووسن بۆ کەسێک وەک من کە مەسەڵەن ئامۆزش ئاکادمیکم نەبوو ئەڵبەتە هۆنەری تەزهیب جۆرێکە کە فرەت و منبەئی تەئوریت نییە ئەشێ فرە مەشقی نەزەری بکەی خۆت تحقیق بکەی بزانی فەرقیان چەوگە لە کام دۆرە چە ڕەنگەلێک فرەتەر استفادەیان کردگە چەند نەقشگەلێک فرەتەر بووگە لە کام دۆرە ئەوجی پێشرەفتی ئەو هونەرە بووگە ئەمانە فقط بە مەشقی نەزەری و تەمرین و تکرار و تەرراهی قەوی تەرراهی فرە ناوکار ئێمە مهمە کە کارەکان بیوێنم و تەشخیص بم کە ئەمە مەسەڵەن کام مەکتەبە بە کومەک ئوستادگەل خاص فرەتەر ئەتانی سەرێتەر نەتیجە بگیری وەلی مەسەڵەن بۆ کەسێک وەک من ڕێگەکەم توولانی تر بوو چون دەستڕەسیم نەبوو وەلی ئایستا خوشبەختانە هێژم فەزای مەجازی فرە کومەکەکە فرە بەدەستڕەسە و کە کارەکان فلان ئوستاد و فلان ئوستادی زمانی قاجار چە بووگە زمانی سەفەویە چە بووگە ئایسە من فرە خوشحاڵم خۆشکر کە ئەتوانێت کومەک کۆنەندە بێ بۆتە بووە نەرگەز قەت مەعیوسبی لە کارەکەت ئەرێ لە ئایەندەی مەعیوس بووگەم وەلی نەمەتانی قەتیکەم نەمەتانی ئەسڵەن تەرکیکەم چۆن ڕۆح خۆت و خاسۆ کردێتەوە من لە ئەوەل و لە ئەترافیانم خۆیان فرێتەر ئەیژن کە لە ئەوەلیش و شەخصیەتم جۆرێک بوو ڕۆحی ئارامم بوو و فرم مهمە ئەمە کە مەسەڵەن تۆ بتانی ساعات هە لە جێگەک دانیشی ئارام و کارەکەت ئەنجام بێ ئەمە بە شەخصیەتی ڕەفتاری خۆتیش بەستێکی هەست من خۆم ئەیژم
اصلا بیرم نییە کە کەی لە هوەر جیا بووگم لە مناڵی و ئەزانم فقط تەراهیمە کرد فرە حەزمە کرد لزتەمە ورد کە ئەو تەراهیە توا و ئەو چەنی تواشامە کرد نگام هێشتا هەست تەراهیەکان مناڵیم فقط ئەزانم کە ئەو ئێستێدادە بووگمە چە لە خۆشنەویسی چە لە نەقاشی و تەراهی بووگمە کە من توانیگمە ئیدامەی بم. دروستە فکرەکەی تۆ درەخشانترین کارت چی بووە لە تەزهیبە؟ لە ئاسار خۆمە هێشتا نەگەیمە بەو دەرەجە ئەو دەرەجەیەکە ئەگەر لە دەگەلی کە دانێک هەڵبژێری تا ئایسا کە کارەکانی کە ئەنجامم داگا کە فرەتر لەزەتم بردگە لە حەز فەنی کە زرافت کارەکەم خاستر بووە دەستم قەویتر بووە ئاخرین کارەکەم کە شەمسەیگە خۆشم گەرەکە وەری ئەو ئیدەگانی کە ها ناو زەحمە جاری فرەما کە بەو دەرەجە بگەێ. ئەگەر بتێ سەختترین تەجروبەی کاریت بێژی چییە؟ شتێکە شاید تۆزە ئازاری دای ئەو ئانەکە بە واقعان بە لەزەت و عشق سفارشم ئەنجامەدا بوو کەسکەلی کە نازانم بێژم هونەرمەند نەما چۆن بێژم نازانم شب هەڕۆشن فکر شب تقریباً ئەرە کە مەساڵن سفارشکاریاندا وە من کارەکە کار نەمایشگاهیم ئەنجامدا کاری قەویم ئەنجامدا و دەستمۆزدەکەمیان نەدا نە فقط لە لەحاز اقتصادی ئەمە ئەزیەت کات من لە لەحازەوە بە ئێحترامی بە هونەر خۆیان ئەیانزانی کە چەنی من قەوی مەسەڵەن بان ئەو کارە چەنی زەحمەتم کێشا چەند مانگ مەشغول بۆبم و فرێش حەزیانە کرد بە کارەکە وەلی ئەم ڕەفتارە ناشایستە ناو جامعی هونەری ئێمە کە وا بزانی کە ئەمە زرنگیە نا ئەمە نییە ئەمە بێ احترامی بە هونەرمەندە. دروستەکە ئەمە تەجروبەیەکی تاڵ بووە. نەرگس بۆ زۆرتر نەوازش ڕۆ خۆت خەریکە نیگارگەریەکە یا مەسەلەن خەتاتیەکە یا تەسیبکاری یا ڕەسالەتێک لە پشتیوەیەتی؟ ئەوەلی کە بوو ئارامش خۆتە کە ئەسڵەن ئەیژەم ناتانم تەرکیکەم وەلی هەمیشە لە خۆمیش پرسیمە کە مەسەڵەن من ئەمانە ئەنجامم ئاخری گەرەکمە بە کوێنەوە بگەیم هەدەف ئەسلیەکەم ئەوەسە کە بە عنوانی ژنێک هونەرمەند حتمما لەم هەرسا بگەیمە جێگەی کە ناوێک لە من بمێنێت جیای لاوە ئەسارەکانم ئەمێنێت حرەکەتێک موسبەت بکەم لە مەسیرە و کە بوو ئایەندە بێژن کە مەسەڵەن فڵان خانم هونەرمەند بوو پیشرەفتی هونەری مەسەڵەن تەزهیب ئەم کاریە کردگەوە تەواو تەلاشمەکەم و ئینتقادێکم هەست ئەگەر ئیجازە بم بێژم لە خزمەتتانەکەم لەبارەی احترام بە هونەری تەزهیب لە ئێرانە چونمە خۆمیش خۆشنەویسم خۆمیش فرە خاص محیتی خۆشنەویسیش ئەناسم وەلی احترامی کە ئەشێ بۆ تەزهیب دانانن مەسەڵەن ناو ئێرانە متعسفانە تۆ کاری 50 لە 70 ئەنجامای بۆ کاری خۆشنەویسی تەزهیبەکەی ئەنجام ئای وەلی لە ئاخرە و ناوی خۆشنەویسەکە فقط ناو نەمایشگا هەست حتا سریکیان ئیجازە نان تۆ ناوەگەی خۆت بە عنوان تەزهیبکار لە خوار کارەکە بینوسی دەرسوودەتی کە حەق ئەوەسەکە ئەم تابلۆ دووناوە بێت ناوی دوو هونەرمەندانی بێت خۆشنەویست وە تەزهیبکار کە ئەم کارە ناکرێ و من گلەیم ئەوەسە واقعەن گلەیم ئەوەسە کە حەقی تەزهیبکار نان و سریک سوالەکە کە پرسیتان سرد بووم ئەرێ سریک سرد بووم و ئایسە تقریبان چەند مانگێک ئەوەی کە سفارش قبول ناکەم دەرسوودەتی کە ئەتانم فرە خاصیش ئەتانم احتیاجیان هەست بە کارەکەی من و سفارش ئان وەلی بەخاطر ئەوە قبول ناکەم کە شەرایەت کارەکان من ئەوان قبولیان نیە و منیش ناتانم ئەسالت کارەکەم خۆم بیشکە من ناتانم کاری بازاری بکەم تەرجیح عام کە حتا بە مەزیقەی ماڵی وەلی سعیکەم فرەتر ئەو هونەرە نابان هونەر خۆم ئەرێبان هونەر خۆم کار بکەم
نەویستیان داهاتوو چۆنە بینی ڕوونە خوانەکە کە لێڵ بێ چۆنە لەبارەی هۆنەر خۆم ئەگەر بتانم من لەو بارە بتانم قسەکەم بەرەو ڕۆشنی پیش ئەچی من ئایندەی خاسی گەوینم خواشکر هۆنەر مەسەڵەن تەزهیب خۆم کە خۆم ئەنجامی ئەم چون فرە خەریکە جێگە کەفێ و فرە خۆشحاڵم لەم بارەوە هەتا هوەری خوشنەویسی ناو ژنەکان فرە جێگە کەفتووە کە ئەسڵان ئیتر سن و ساڵێکی نیە من فرە شاگردم بوو شاگرد خوشنەویسی کە لە سن 5-6 ساڵێکی بوون تا بەرەوبان یا خانمەکان موسن فرە خوشحاڵم کە بۆ ڕۆحی خۆیان بۆ لەزەتی خۆیان ئەم هوەرگەل سونەتی انتخابەکەن یا حتا کتێب خوێندن فرە مهمە خۆم فرە علاقەت بە ئەدەبیات هەیە ئەوەڵ نووسەرێکە جەزبی بووی وە تۆی هەندا بە کتێب خوێندن کێ بوو ئەوە لە مناڵی کتێبم خوێندیە ئایسا محبوب ترین ئایسە بێژم محبوب تەرینم چ کتێوێک بووە کتێوێک دارن هاردی بوو ئەسەر مرەکەب فرە حەزەکەم پێ ناو کتێوەکە فرەی کە خواندەومە بزانە ئەمە دەورەیە کتێب خوێندن ئەسەری کە بانتودانێ دەورەیە مەسەڵەن لە ئانێک من لە سن و ساڵ 13-14-15 ساڵێکی بووم سری کتێوگەڵ پاولۆ کۆیلۆ بوو کە لە ئەوان شوڕوە کیمیاگەر ئەرێ گشتی ئەوان کیمیاگەر بە نەزەری من هەر نەوجەوانێکە خوێندی بێتی ئەو کیمیا ئەو سەعادەتەی پێدا ینی ئەو ڕێگەی پێنیشاندا بە نەزەرم درست وەلی من ئەیژەم فقط خانمەکان خواهشم ئەوەسە لەیان لە هەر سنیگە لە هەر کاریگە بخوێنن حتمما کتێب بخوێنن من لە تارانەکە زیندگیەکەم خۆتان نەزانن شاید تایمی ئازادمە فرە نەبێ من حتا لەسەر کار ئەچووم ناوڕێە بە کۆمەک ئەم نەرمەفزارگەر کتێو ناوێ ناوڕێە ناتانی کتێو بگیری دەدەست وەلی تەک لەگەڵ ئەوانە فرەرتبات خاسم بەرقەرار کردو کە ئەم خوند فرە کتێوم لە تەریق ئەوانە خوێندەگە کە فرە لەزێت بەخشە بە نظر من ئەتوانێت کە مەسن ئەوەی جەزاب بێ کە کتێو بگرینە دەستمان و ناو مترۆ سەوتی تەواوی ئەفرادی مترۆ هەنسفرێک هەیە لە ناو گوێجیانەوە بنیام کە نازانێ موسیقی کتێوە شاید ئەکسەریشیان کتێو بێ وەلێ خب ئەمە لازمەیم ئەسری مۆدرنیتێ وەلێ کاش مەسەن کتێو بواە ئەزانن فەرهەنگی جەزابە بووگەوالی فرەکەمە من دیگمە خانمگەلی کە کتێو هابەدەسییان ئەیخوێنن من کتو نوێشداری فرەتەرە خوێنم شاد کتێو سوۆتی گوشکم داوەلی فرە علاقم بە خوێندن هەست نوێشداری فرەتەرم خواندگە ناو هەتا گوشی وەلی فقط کتێو بخوێنن مهم نییە ئایسە چۆن بێت فقط ئەو ئەندیشە ژنان ئێمە ئەشێ فرە پوربارتر بێت ئەشێ بۆ نەسلی ئایاندا دایکگەل فرە باسەواتمان بێت ئەشێ خۆیان ئەندیشەیان بێت ئەسڵەن من ئەوەمە قبول نییە کە من بە عنوان ژن تەقلید کار کەسێکتر بم بوو هەتا تربیەت مناڵەکەمان ناتانین فقط بە مەسعال سەتهی بەسەندە بکەین من ئەوەمە ئەسڵان قبول نییە منێژەم ژن هەر چەند سەختیشی هەست وەلی ئەوەل خۆی بناسێ سعی بە ئەوەیە بکاکە خۆی پەروەرش بات کە ناو جامعە فرەتر پەزیرا ئەوەن ناو خانەوادەیش فرە احترامی هەست ئیشاڵڵا کە خاس پێش ئەچێ و من خۆشحاڵم بە ئەو بابەتە کە ئایەندە ڕۆشنە دروستە بە نەزەرت ئێستا گەورەترین مۆزەلی ژنانی ئێمە چییە؟ بۆ خۆدی من کە ئەم ساڵ تقریبەن ئەم چەند ساڵە کە ئەم کار هوەریم هەتا ئەنجامم ئەدا نازانم بەخاتر نەئاگاهی بوو یا ئەدەمی شناخت لە خۆم بوو کە کەمبوت ئێتماد بنەفسم و فرە کەمبوت ئێتماد بنەفسم لە کار خۆما بوو دەسوێتەوە کە مەسەڵەن ئوستادگەل کارەکان من تواشیان کرد یان وت فرە کارەکەت ئالیە وەلی خۆم تەعجوبەمە کرد ئەم وت ڕاستەکەن ئەیان وت بچە خۆتت قبول نییە وازانە فرەت لە خانمەکان ئێمە لە هەر شغلێک لە هەر
کاریکە ئەنج حتا خانمگەل خانەدار کە فرە خانەداری خۆی هوەری گەورەس ئەتماد بە نەفسیان کەمە کە ئومیدوارم خاستر بێت ئومیدوارم خۆیان فرەتەر قابول بێت کە ئەوەیش مستەلزمەوەسە کە مطالعەیان فرە درستە بەنظرمش من موافقم تەلاشیان بۆ شناخت خۆیان فرە درستە نەبوودی مطالعە ئەو خود باوەڕیەکە نییە و ئەم کەم باوەڕیە ئەتوانێت تەسیر گوزار بێەوە بە عنوان معزەلێک چاوی لێ بکەن چاولێگەری کە خانمگەل ئێمە ئەشێ واقع ئەم فاسلە بگرن لێ تو خۆت ئەوێت باوەڕکەی زاهرت چۆنە خۆت قبولکەی بنەزەر من ئەو کارەکە دەینت هەست بە خۆت کە ئەتانی بان خۆت کار بکەی ئەوەسە کە بە بەدەنی خۆت ئەهەمیەت بی بە ساختی ئەندیشەی خۆت ئەهەمیەت بی بە حتا بوو چۆن غەزا خوردن خۆت ئەوە احترامدانی بۆ خۆت کە بۆ سەلامەت خۆت ئەرزش قال بی چون تۆ قەرارە ناو جامعە واقعا ناو ماڵ هەت لە ماڵ شروع ئەوێ تۆ واقعا ستونیگی بوو خانەوادە ئەشێ هەمیشە سلامت بی ئەشێ ڕۆحیەت خاص بێ و خۆت ئەشێ بان ئەمانە کار بکەی هیچ کەس نایە بۆ کۆمەک تۆ هیچ کەس تۆ فقط خۆت ئەشێ خۆت نجات بی درستە قسەکەت زۆر ڕێک و پێک و جوان بوو نەرگەس چ قسەیەک تەیە بۆ کەسانێک کە ئێمە بین فەرزکە لە بینی تەماشاچیانە هەن چەند کەس یا چەند سەد کەس کە حەز بەم ڕشتایەکەن و حەزەکەن کە دەست پێ بکەن بە تەرتیب بە نگارگە یاسم بم بەرنامەی ئێمەوە عەلاقەمەند بوو بێتن چ قسەیەک تەیە بۆیان ئایا فقط سەبر و ئێستەداد کافیە بزانن ئێستێداد لازمەی تەلاشە ئەسڵەن مەسەڵەن کەسکەلێک هەن هاتن کلاس من بۆ خۆشنەویسی ئەیان وتمە ئێمە فرە دەستخەتمان خراوە وتم ئێوە جاری خۆتان ناناسن نازانن کە وەختی قەڵەم دەست بگیرن ئوسول ڕعایەت بکەن هەر کەسێک ئوسولی کارەگە ڕعایەت بکە ئەتانێ کارەگە ئەنجام بە ئەسڵەن هیچ مانعی نییە دەستخەتی باش لازمەی تەمرینە تاراهی بە تەمرین قەوی ئەوێت ئەوەی کە ئستێدادی حەز لە منال لە ناو خۆیە کە مەسەڵەن دەستی قەوی ترە فەرقەکایی تر مەسەڵەن دەرەجەی قەوی و زەیف بوون تەراهی ئینسانگەل مختلف فەرقەکە وەلی هیچیک جێگەی تەلاش نایرێ تو شروع بکە بزانە عەلاقەی خۆت چەست ئەگەر بەم ڕۆشتە عەلاقەت هەست تۆ بە هونەر عەلاقەت هەست گەرەکتە مەسەڵەن فەقەت تەراهی سیاح قەلەم ئەنجام بی بە بەهترین نەحوی ئەنجام بە گەرەکتە بشیدە ناو کار تەزهیب ئاشنا بە تەحقیقکە مطمئن بە کە موافقەوی ئەگەر خۆت حەزەکەی بە ئیستیلاح باشترینی کاری خۆت بە ئەگەر ناگفتەیەک تەیە توانین بێژی ئێمە نزیک بووینەوە بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان من فقط خواهشێکم هەست لە ئۆرگانگەل دەوڵەتی کە ڕێزەی فرەتر حمایەت بکەن ژنەکان ئێمە فرە باعستێدادن فرە هونەرمەند گەلیکمان هەست کە گومنا من خواهشیان لێکەم ڕێزێک بەرنامەگەل خاستر بڕێژنن بۆ ئەم کارە مدیریەت خاستر بکەن حمایەت ماڵی بکەن کلاسکەلێک بەرگوزارکەن کە مناڵگەل ئێمە کە لە لەحاز مالی و زایفترن بتانن شرکەتکەن کە ئێستێداد خۆیان پیا بکەن کە کۆمەک بکات کە ژنەکان ئێمە لە ئایندە موافق بن حەسرەت ئەوەیانە نەوێ کە مەسەڵەن من نەمتانی فلان کلاس بچم نەمتانی ئەو ڕشتە ئێدامە بم ئەگەر کۆمەکەن فرە خاستەرەوێت فرەوە و ئەتانن زەمینە فراهەمکەن ئەگەر خۆیان هونەر دوست بن چون ئێمە لە ئێرانە ئێژەم ئێمە مەهدی هونەرین واقعا لە هەر نەوعی هونەر لە ئێرانە باشترینمان بووە و هەسمان فقط ڕێزەی حمایەتمان زۆر زۆر سپاس زۆر خۆشحاڵم قەلبەن کە ئەمڕۆ میوانمان بووی من خۆم چێژم بر لە قسەکانت قاعدەتەن بینەرانە عەزیزمان هەروە بوون دەستان خۆش بێ و لەشتان ساخ بێ و ئیشەڵا کە قەت دەستان نەیژێ فرە خۆشحاڵ و فرە تەشەکورەکەم لە ئێوە کە زەحمەتان کێشە مندان دەوت کرد و لە ئاخریشۆ بێژم فرە مەدیون خانەوادەمم هەمیشە مەدیونیان بووم و دەستیان ماچەکەم زۆر سپاس ئیشەڵا کە خوا بیان پارێزێ بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری بەرنامەکەمان بێنەوە با لە خۆمانەوە دەست پێکەین لە بنەماڵەکان خۆمانەوە
کولتور و فەرهەنگ و هونەرمان بپارێزین تا بۆ مناڵەکان ئێمە مناڵەکان ئێمە ئەم فەرهەنگ و کولتورە باقی بمێنێ. زۆر سپاس کە بینەری ئەم بەشە لە بەرنامەکەمان بوون تا بەرنامەیەکی تر خوا ئاگەیارتان بێ بە خوای مەزنتان ئەسپێرم.